ئەنوەر لە سلێمانی بەلێ بابان ئەفدەمێتە باش بەڵێ بابان وەکوم ئاماژە پێکریرۆ ڕۆژە جیهانیە ئاژەڵە واروە دێنەهادا میێڤانێک لە جەمتەیەک و لە سەر وێ مژارێ هونێ بە ئاخەڤن ئەگەر زانیاریان زێدەتر بدەێمە. بەڵێ شوان دیارە خۆت ئاماژت پێکرد ئەمڕۆ ڕۆژی گیانی ئاژەڵە و لە هەرێمی کوردستانیش بەوتەی بەرپرسانی ڕێکخراوەکانی پاراستنی ئاژەڵ ڕەوشی ئاژەڵ لە دۆخێکی مەترسیداردایە و وەک پێویست لەلایەن هاوڵاتیانەوە ناپارێزرێت. دیارە لە وڵاتانی جیهان لەم ڕۆژەدا بەتایبەت فستیڤاڵ و ئاهەنگی جۆراوجۆر و مەراسیمی جۆراوجۆر بەڕێوەچێت لە پێناو پاراستنی زیاتری ئاژەڵان کە وەک بوونەوەرێک خزمەت بە مرۆڤایەتیەکەن، بەڵام لە هەرێمی کوردستان بە پێیزانێرەکان ئێمە هیچ مەراسیم و یاد و بۆنەیەک بە بۆنەی ڕۆژی گیانی ئاژەڵەوە بەڕێوە ناچێت. شوان من میوانێکمەیە وەک خۆت ئاماژت پێکرد کاک فریاد ڕەواندزی ئەگەر دەرفەت هەبێت بەرپرسی کاک فریاد عوسمان بەرپرسی ڕێکخراوی ئەندامی ڕێکخراوی ئاژەڵپارێزی کوردستان، کاک فریادەم کاتت باش ئەگەر پێمان بڵێ ئەمڕۆ ئێوە وەک ڕێکخراوەکەتان چیتان کردووە بۆ پاراستنی زیاتری ئاژەڵ لە هەرێمی کوردستان. زۆر سپاس بەیانی بیسەر و بینەری NRT باش، سپاس بۆ NRT. بێگومان یەکێک لە بنەما هەرە سەرەکیەکانی شارستانی هەر گەلان هەر میلەتێک پاراستنی مافە، یەکێک لەو مافانش مافی ئاژەڵە. ئەوەی ئەمە داکۆکی لەسەرەکەی مافی ئاژەڵە. مافی ئاژەڵ لە کوردستان بەڕاستی وەک پێویست برەوی پێنێراوە، احتمامی پێنێراوە، چ لایەن حکومەت چ لایەن هاوڵاتیان خۆیەوە. ئەوەی پێمان کراوە وەک ڕێکخراوەکەمان کردومانە، ئەویش لەسەر داواکاری ئێمە پارچەیەک زەوی بە سوپاسەوە لەلایەن شارەوانی سلێمانیەوە بۆ بەندابین کراوە تا شێڵتەرە دروستکەین بۆ نەهێشتنی سەگی بەرەڵا و نەهێشتنی ئەو دیاردی کە ئێستا بەداخەوە لە هەرێمی کوردستان، لە عێراق بە گشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی و کوشتنی سەگە بە شێوەیە کە زۆر وەک چۆن ئەڵێ ئازاربەخشە. ئێمە هەوڵمان ناوە ئەو شەڵتەرە دروستکەین، بەڵام تا ئێستا بەهۆی خۆتان نەزان باری داراییەوە نەتوانراوە ئەو کارە تا سەر بڕوە. بۆیە داواکەین بۆ نمونە وڵاتی ئێران خێرخوازان شەڵتەریان دروست کردووە، نمونە تورکیا ئەم دراوسەکان باسەکەم شارەوانی هەساوە بە دروستکردنی و شەڵتەرانە. ئەو شەڵتەرە سوودی زۆر زۆرە، تۆ ئەتوانی هەر نمونە کەمترین کولفەی تێچێ لەوەی کە ئێستا هەیە، ئەتوانی بۆ شەڵتەرە با بڵین تەندروستێکی باشتر و زائیدەن پاراستنی مافی ئاژەڵی باشتر دابینکەی لە بوارەکەی خۆن. لە ئێستادا ڕەوشی ئاژەڵان چۆنە؟ ئێوە تا چەند لەم دۆخەی کە ئاژەڵی تێدایە ڕازین؟ بەڵێ وەک ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە، ئاسی و شاری خەڵک لەو ئاسانیە بەداخەوە بەداوای لێبوردنەوە قسەیەکەم چ لە لادیەکان چ لە شارەکان وەک پێویست ئاسی و شاری خەڵک بەرز نییە، چونکە ڕەبتە بە ئاسی و شاری هەر میلەتێکەوە. هەر میلەتێک کە بەزەیی بە ئاژەڵە نەهاتەوە بزانە وەک چۆنەڵی مافێکی پێشێل کردووە. ئەو مافەش ئەبێ لەم کاتە حکومەت دەوری هەبێ. بەڕاستی ئێمە ناتوانین هەر نمونە کەسێک ڕاوێکەکە بەجارێک بۆ نمونە ئارەزوویەکی خۆی چەند کاتێکی خۆش بەسەربەرە بە حسابی خۆی کارە ساتێک بنێتەوە لە نمونە سروشتی کوردستانە، بەڵام ئێمە ناتوانین بەرەنگاری ئەوانە بینەوە. حکومەت هەیە چی بکەن؟ یعنی ئێوە ئەرکیەوە چییە گەر بەڕوونی پەیامە ئەیگەێنین، ناتوانین لەوە زیاتر سنووردارە ئیشی ئەمە ناتوانین خۆتەزانی هەموو ڕێکخراوێک نەک ئێمە. تۆ نمونە هەر بوارێکی ترەگری سەرپێکی تایە شتی تایە ئەوەی تایە، بەڵام لە ڕێی داواکاریەوە تا چەند حکومەت یە بەدەم ئەم ڕێکخراوانەوە. ڕێکخراوی ئێمەش داوای کردووە سکاڵای بەرز کردوێتەوە، بەڵام چ لێرە چ لە بەشەکانی تری کوردستان داوای بەرز کردوێتەوە، بەڵام تا چەند حکومەت هاتۆ بەدەممانەوە، تا چەند حکومەت ئیشی لەسەر کردو، تا چەند حکومەت ئەوانی بە سزاگەیانوە، ئەمە مۆزوعێکی ترە. بۆیە ئێمە داوا ئەکەین لە حکومەت بەڕاستی سزاکان تون بکرێن، داوا ئەکەین ئەوانی کە وا ئەکەن ئازاری ئاژەڵێن بە سزای خۆیان بگەن بۆی خەڵکیکی تر ئەو کارە دووبارە نەکاتەوە، چونکە خۆک ئاشکرا هەموو شتێکی تر هەر سەرپێچیەک ئەگەر هاتوو
خەڵکێک عقوبە نێرێتایە خەڵکی کە چاوەکە دەڵێ ئەوە فلان کەس نمونە ئەوەی کرد خۆ هیچی لێ نەکرا ئێمەش بۆیە داواکەین سزاکان تون کرێ وەزائیدەن لەو پێش مامۆسایانی ئاینی بەڕێز دەوریان هەبووە حتا ئەمە ئەرکێکی دینیە و نیشتیمانیە باسی دینەکەی مامۆسایانی بەڕێزی ئاینی داوایان لێ ئەەکەین لە هەموو شوێنێکی کوردستانە بەڕاستی وەک چۆنەڵی خەڵک وشار بکەنەوە خەڵک ئەو چ حەدیث چی لەسرە ئەوان زیاتر ئاشکرا شارەزان باسی بکەن و چیتر مافی ئاژەڵ پێشێر نەکرێ بڵێ بڵێ بابان ئەنوەر ڕچەکانی ئێنارتی لە سلێمانی گەلێک سپاس بۆ شرۆڤێنتە بەلێ وەسا دیارە لە باژێرێ هەڵەبجە لە پارێزگا هەڵەبجە مامۆسایان خوا نیشاندانێک یاخود گەرەڤگرتنێک ئەنجامدانێژ